حکوومەتی عێراق بە بەرپرسیار دەزانرێت لە بەرامبەر کێشەکانی کەمی کارەبا و کەمی سوتەمەنی لە کەرکووک. کۆنگرێ ڕۆژنامەی هاوبەشی پەرلەمانتارە نوویداری کەرکووکە حکوومەتی عێراق بە بەرپرسیاری کەمی کارەبا و کەمی سوتەمەنی لە کەرکووک دەزانن. طبعا کێشەی کارەبا و سوتەمەنی لە پارێزگای کەرکووک بوونە بە کێشەیەکی باو ماوە ئەم کێشەیە سەر هەڵەداتەوە. ئێمە ئەوەی کە ئەیبینین کە ئەمە پەراوێز خستنی پارێزگای کەرکووک و هاونیشتیمانیانی ئەم پارێزگایەیە تەهمیشێکی زۆر ئەبینین لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق معاملە لەگەڵ کەرکووک ناکە. پارێزگایە کە ئینتاجی نەفتەکە نەوتەکە و ئینتاجی کارەباکە 24 کاتژمێر کارەبای پێ ئەدرێ، بەڵام هاوشێوەی پارێزگای کەرکووکیش ئینتاجی کارەبا و نەوتی هەیە پێی نادرێ. ئێمە ئەکید بۆ ئەمە لەگەڵ ئەندامانی پەرلەمانی پێکهاتەکانی ترا تەنسیقێکی زۆر باشمان هەیە بۆی بتوانین لەگەڵ جیهاتەکانی بەغدا لەسەر خەت بین بۆ ئەوەی حەلی ئەم بابەتانە بکرێ. پەرلەمانتەرانی کورد و تورکمان دەڵێن پەراوێخستنی کەرکووک لەلایەن بەغداوە مەرامی سیاسی لە پشتەوەیە و داواکارن حکوومەتی عێراق لە بەرامبەر کێشەی کەمی کارەبا و کەمی سوتەمەنی لە کەرکووک هەڵوێستیە بێت. کێشەی سەرەکی نەوت و غاز و لەگەڵ تەزیزکردنی کارەبا بوو. ئێمە هۆکاری ئەوانەمان تاوتوێ کرد کە هۆکارەکەی چییە کە کەمترین کارەبا بە کەرکووکە درێتن. ئەوە مافی کەرکووک خوراوە لە کارەبای وەتەنیە، کارەبای بڵین ئیتیحادی لە بەغداوە کەمی کارەبای تەزیزکردنی وای کردووە کە مۆلیدەکان زیاتریشکەن و نرخی مۆلیدەکان زیاتر بێت لەسەر هاوڵاتیان. ئێمەش وەکو کۆبنەوەکە لە کۆبنەوەکە بڕیاری ئەوەماندا کە سەرۆک کازمی یان بێتە ئێرە یان ئێمە لەگەڵ جەناوی پارێزگارە یان پەرلەمانتارەکان زیارەتی بکەین و ئەمانە چارەسەری ڕئیسی بکەین و داهاتیتر هاوڵاتیان بەدوای ئەم کێشانە نەکەون و بەدوای نەوت و غاز و کارەبا. أنا أقول القضية مفتعلة. بەشێکی زۆر لەو کێشانەی لە کەرکووکەیە لە بەغداوە هاوردە دەکرێن. کەمی خزمەتگوزاریەکانیش لە کەرکووک هۆکارەکەی سیاسیە. ئەگەر حکوومەتی عێراق وەڵامێکی جیاوازتری هەیە بۆ ئەم قسانە با ڕوونکردنەوە بۆ خەڵکی کەرکووک بدات. داواکارین لە سەرۆکوەزیرانی عێراق بێتە سەر هێڵ و کێشە خزمەتگوزارەکانی کەرکووک چارەسەر بکات بەر لەوەی خەڵکی پارێزگاکە هەڵوێست بەربگرن و بە فشاری مەدەنی بەغدا لەو ڕووەوە ناچار بکەن. کەرکووک یەکێکە لە پارێزگا بەرهەمهێنەرەکانی سوتەمەنی و کارەبای عێراق، بەڵام سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی لە شەو ڕۆژێکدا بە کەرکووک تەنیا 10 سەعاتە لە بەرامبەردا بۆ زۆربەی پارێزگاکانی تری عێراق کارەبای 24 سەعاتی دابین کراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.